وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. من ئەمڕۆ ارتباطە ئۆرگانیک و سازماندەهی کریاگە کەسانێک کە بۆ کورد دروست کریاگن تحتە عنوانە سلبریتی و تحتە عنوانە فعالینە حوزەی سیاسی و تحتە عنوانە ئەحزاب منتەسەب بە کورد و دەسەڵاتهای و ئەنیستیتۆهای جۆرا و جۆرێک بەناوە حکوومەتە حەلیم و NGOکانە بەڕەسی ئەەکەم. ارتباطە ئۆرگانیک و ارتباطە سازماندەهی بوو گشتیان لە بەستەرە یەک دیسکۆرسۆ تێنە دەر، یعنی هەدەفێکی مشخص تعقیبەکەن بە زمانە جۆرا و جۆر، بە قیافەی جۆرا و جۆر. یەکێ بە ڕیشە تاشیاگۆ، یەکێ بە ڕیشە سوێڵۆ، یەکێ لە ئاستینە سەی نەسرەدینە حەیدەری وە، یەکێ لە ئاستینە مشەشعیان و یەکێ لە ئاستینە تەریقەتهای ئیسلامی و یەکێ لە ئاستینە مەکتەبە قورئان و یەکێک لە ئاستینە حیزبە کوردی و بەناو کۆمەڵە دموکرات پەکەکە یەکێتی پارتی پاک و تەمامەمانەی کە ئێوە بە عنوانە کۆلۆنیهای دەوڵەتە ئێرانی ئەیوێنن. عزیزم، دەوڵەتانە دنیا نظام سوڵتەیان لە لەشکەرکێشی بەسەر کشوەرەکانە دەمێکە تێپەڕیگە. ئەمانە سعیەکەن بە قەوانین، سعیەکەن بە سیاسەتەکانیان، وڵاتانێکی تر بووە نەژێر چمکە خۆیان و ژێرە چنگاڵە خۆیان. مثالێک بدەم، وەختە خۆی دانێک بە ناوی ڕەحیمی وستاندارە سنە بوو، کوردیشی ئەزانی و مردم لە ناوە دام و دەستگاهای ئیداری و مؤسساتە دەوڵەتە ئێرانیشە ئەڕوین و خەدەماتە دەوڵەتیان ئەگەرد ئەو جۆرەی کە شایستەی بوایەنە. مثالێکی تر بەمە خزمەتتان، کابرایەک بوو بە ناوە دکتۆر سابقی. دکتۆر سابقی لە ئەوڵە ئینقلابە 57 پاوەیی بوو، خانەوادەی ساواکی بوون. جا ئەمانەی کە معمولەن ساواکی بوون لە ئینقلابە 57 و سەرڕێژیان کردە ناوە نیروهای مجاهد کە لێم دوا بووە سپای پاسداران، یا سەرڕێژیان کردە ناوە کۆمەڵەوە دموکرات، بۆ خاتری ئەوەی کە لە مەوجە ئینقلاب ترسیان تۆ بڕۆن سەرکردەکانە ئەم ئەحزابە تەماشا بکەن، ئەکسەرەن ئەرتشی و ئەکسەرەن مەقامهای ئەمنیەتیە ساواکیە شابوون کە چوونە ناوە ئەم حیزبانە. ئەم دکتۆر سابقی ئەوڵە ئینقلاب لە کوشتار و ئیعدامە ئەدەیەک لە مردمە کورد لە پاوا دەسی بوو، جۆزە تیمە ئیعدام بوو. بعدەم ئاغا دکتۆریەکەی گرت و بووە دکتۆرێک و لە ئوموراتە مختلفە دەخاڵەتی کرد و شەهرەکسازی و ڕانتە زەمین خواردن و لە شارە سنە و کرماشانە دەسی پێکرد. ئەم ئاغای دکتۆر سابقیە لێو دووە خەڵک ئەچووە لای ئەوەی فەقیر وایە پولی لێ ناسن، پوڵە تەبابەتی ناسن، ئەنوو پیایە خاسێکە. دکتۆر سابقی بەکوێ بەمەگەی، دکتۆر سابقی لە کەشمەکەشە سیاسیە چووە تەرەفە بەرەندە و تەکە دەوڵەتە ئێرانیا کەوتە ڕێ و لێو دوایش تحت ناوە مردمداری و سیاسەتهای پۆپۆلیستی خەریک بوو چهرەیەکی لە خۆی پاک ئەکردە و بۆ خاترە ئەوەی کە مردمێک کە تەسەووریان لە نظامە سوڵتە نییە ئەو بە ئینسانێکی خاص بزانن. وەختی ئەم دکتۆر سابقیە مرد، هەر لەو ئەندامانی سەرکردایەتی حیزبی دموکراتە کە پاوەیی بوون تەسلیەتیان هەنارد بۆی مشەخەسەن کاوەی بەهرامی. بۆ ئەم مەوەد تا ئێوە ارتباطاتە سازمانی ئۆرگانیکە ئەمانە بناسن. مەسەڵەن کابرا لە سلێمانی پاڵی داگەسەوە پێی وایە یەکێتی نیشتمانی دەسەڵاتە کوردیە، پێی وایە حکوومەتە حەلیم دەسەڵاتە کوردیە، پێی وایە پارتی دەسەڵاتە کوردیە. بۆ چون ئەمانە ئیدعا ئەکەن کە کوردی قسە ئەکەن، ئەمانە در بهترین حاڵەت نەورۆز ئەگرن، تەئاتر و ئڤنتە نەورۆز ئەوە نەڕێوە. ئەمانە تێن سینەمای کوردی دائەنین، سینەمای کوردی یا جەشنوارەی سینەمای کوردیە کە تۆ کارگەردانە نییە، بازیگەرن نییە، شەهرەکە سینەماییت نییە، سناریۆ نویست نییە. بەڵام تۆ گەرەکتە چ تەوەهومێک بە مەردم بدەی؟ ئەم تەوەهومە کە تۆ ئوسوولەن بە دەسەڵاتێک گەییگی. تماشا بکەن
كردبون ودەسەڵاتە کوردی یعنی ئەمەی کە سەروەری و ئێرادەیە ئینسان کوردی بەسەرە بەقیە منتقا حاکمە. یعنی ئەمە کوردە کە سعیەکە بچێت ئستانبولێک لە دەستیداگە بێرێتی و ژێرە هژمونی و جەهەنبینی ئینسانە کوردی، تارانێک لە دەستیداگە و جوولەکەی ئانووسی بەسەری و حاکم بووگن بیگەڕێنێتەوە باوەشە مردمان و ساحێبانە ئەمانە و دنیایەک کە بە درێژایی هەزاران ساڵ لە ژێرە دەست ئەمانە بووگە. دەوڵەتانە ئیستعمارگەر، دەوڵەتانە جوولەکەی جودۆ کریستیانەتی وەختی هاتن لە مەناتەقە ئێمە انشقاق ئیجاد بکەن و ئەم ئومەتە کوردیە لەبین بوون و ئومەتە عەرەبیە لەبین بوون، عەرەبی ئیسلامیە لەبین بوون، هاتن یەک سری دەوڵەتیان تحت ناوە دەوڵەت ملت دروست کرد. ئەمانە چی بوون؟ ئەمانە کۆمپانیهای ماڵی بوون، هاتنە دەرەوە بە دانانە سەبقەیەکی تاریخی، یعنی تاریخێکیان بۆ ئەمانە دروست کرد کە ئەمانە لە دڵە تاریخێک و لە تەداومە سوڵتەیەکی 2500 ساڵە ئەمانە ئاغازگەرە دەوڵەت بووگن. کوورشە، خەزەریە، یەهودیان کرد بە فارس و هاوردیان سلسلەیەک بە ناوی هەخامنشیانیان تعریف کردەوە. بعد وتیان ئەم دەوڵەتە، ئەم ڕوانگەی دەوڵەتە ئێرانیە لەسەر دوو کۆڵەکە بێسیاگە، کۆڵەکەی شەهریاری و کۆڵەکەی دینیاری. وتیان دینە زەرتەشت دینە دووگانەس، دینە شەڕ و خەیرە لە یەک جوداس، ئەهریمەن و ئەهورە مەزدا دوو نیرون کە لە تەقابڵ تەک یەکتریان مستەقلن. ولذا خدا کە ئەهورە مەزدا بێ فەڕەهی ئیزەدیە خۆی ئەدا بە پادشاه و پادشاه نوێنەرە خواست لەسەر زەویە و پارێزەرە دینە خواست لەسەر زەویە. ئەمیانە جوولەکە کرد بە سەراغازە دانانە دەوڵەتە جەدید. بڕۆن کێ هاوا لە پشتە ئەمە فرامۆشخانەکان، یعنی فرەمەیسنەری، یعنی مەجمع ئادەمیەت، یعنی میرزا ئاغاخان کرمانی، مەلکوم خان. ئەمانە کێن؟ ئەمانە ئەکسەرەن و غاڵبەن ئەمانە جوولەکەهایەکن کە ئەونە موسڵمان، دوای ئیسلامەتی ئەون و بەهایی، دووبارە ئەون و شیعە. تۆجۆکەی بەمانە ئێژن جوولەکەیە ئانووسی. ئێوە بچن ئەم تاریخە معاسرە دەوڵەتە ئێرانیە تەماشا بکەن، تەمامە مهرەهای عەسڵیان بە ڕەوحانیەت، چ لە باسە ڕەوحانیەتە، چ لە باسە متەفەکرە، چ لە باسە منەوەرولفکرە، ئەمانە جوولەکەی ئانووسین کە لە دڵە فرامۆشخانەکان و تێنە دەر مەجموعەیەک لە کوڕەخان و کوڕە سەردار و کوڕە بەگ، ئەوانەی کە تەمایولیان هەست و ئەخەڵەتێن بە حکوومەتداری جەزبیەکەن لە خۆیان، وەکو ڕەشید یاسمی، وەکو خانەوادەی قازی، وەکو دکتۆر کەریمە سەنجابی. ئەمانە لە خۆیان و حەل ئەکەن بۆ خاتری ئەمەی کە پایەیە دەوڵەتە جوولەکەی ئانووسیە ئێرانی دابنین. هەروە کە لە تورکیا ئەم کارە ئەکەن، هەروە کتێن لە عێراقا ئەچن لە عەرەبستانە سعودی خانەوادەیەک ئەدۆزنۆ بە ناوە خانەوادەی بەنی هاشم، مەلەک فەیسەڵ و مەلەک حوسەین تێرن، ئوردون و عێراق تعریفەکەنەوە. ئەگەر ئێوە ئەم تاریخەوە بەرچاو بگرن ئەو جار ئەزانن دەرهاوردنە حرەکەتێ بە ناو شیعە. تماشاکە ئێمە لەم سەرزەمینە کوردەوارە شیعەمان نەبووگە، ڕەوایەتە شیعیشمان نەبووگە. ئەمە لە کوێوە تێتە دەرەوە؟ تۆ لە مەناتقێک کە ئمڕۆ قەتیسیان کردەوە ئێژن ئەمە کوردستانە، یەک مەرجع تەقلیدە شیعەت نییە، یەک ڕەوحانیە عالی ڕوتبەی شیعەت نییە. ئەمانە قاڵبەن جەمعیەتهای کۆچدریاگە هندی پاکستانی و قەرەچە هندی پاکستانین کە هاتگنە ئەگرا وە جوولەکە سوارە ملیانەوێت. ئەمە داستانەکەس ئیمڕۆ دەوڵەتە جوولەکەی ئانووسیە ئێرانی کە مەولود حرامزادەیە بریتانیا و ئەمریکاس، گەرە کێسی تەمام ساختار خاوەرمیانە لەبین بووە. دوو مقاومەتیشی لە خاوەرمیانە لەبین چیت.
بە دەوڵەتە تورکی دەوڵەتە ئێرانی. یەک عروبە و ئیسلام، عروبە و ئیسلام. دوو کوردیەت و ئازادی. ئیشێ لە بین چیت ئەمانە چۆن لە بینی ئەوەن بە دروستکردنە قەبارەی دەوڵەت ملەت و هەر کام لەم دەوڵەت ملەتانە ئیستا تۆ ئەوێنی نوێنەرانە عەسڵیە جیهانە ئیسلام بوو گەسە دوو کۆڵەکە لەکەی لە 300-400 ساڵە پێش. ئەمانە ئیمتدادیان داگە. یەکێکە عوسمان بابایە عوسمانیە، ئەمە باباس بابا عوسمان بابا کە سەرسلسلەیە خلافەتە عوسمانیە سەر کاغەز. ئەم خلافەتە کەس نازانێت چێ شەکڵیە. بابا مرتبەتێکە لە سەیرە سلووکە ئەلەویگەری کە تۆ پێی ئەگەی. عوسمان بابا مؤسسە دەوڵەتە عوسمانی کە ئەمانە تاریخی ئەدەنە دەرەوە و دەوڵەتە جوولەکەی خەزەریە تورکی خۆی پێ منتەسەب ئەکات و ئەوێت و تاریخە ئەفتخارە ئەمانە کە معلوم نییە لەکوێ هاتگەن، چه شکلی هاتگەن، لە کامە مەراکەزە تەجەمعی هاتگەن، لە بەستەرە کامە تەمەدونۆ هاتگەن. ئەمانە ئەبزار و چەک و ئەسلحە و شمشێریان لەکوێ بۆ هاتگە، لەکوێ استخراجی ئاسنیان کردگە، لەکوێ ئاسنگەریان بووگە شمشێری بۆیان دروست کردگە، چەند هەزار شمشێریان بووگە معلوم نییە. ئەم عوسمان بابایە عەلەویە بەکتاشیە لەشکەرەکەی ئەوێتۆ یەنیچێری. لەشکەرە یەنیچێری لەشکەرە بەکتاشیەکانن، یعنی خەلیفەی دنیای ئیسلام سنی خۆی باباس بابای بەکتاشیە، لەشکەرەکەیشی یەنیچێری لەشکەرە بەکتاشیە. ئەمە شیعان، ڕەوایەتە لە شیعان کە لێو دوا شەکڵاگرێ. بعد تاریخ دروست ئەکەن کە خانندانێک بە ناوە خانەدانە سەفەویە تێن شێخ جونەید و شێخ حەیدەرە کوڕی کە ئەمانە لە بنەچەقا خەڵکە منتەقەیە شەنگالە کوردەوارەدا گیرکراوە لای عێراقن و ئەچن وە کۆچ ئەکەن بەرەو ئەردەبیل دەرئەسەرە تەعامل و تەقابڵێک کە تەکە شێخ ئادیایکەن سەر چی پێژن ئەو مؤسسە ئیزیدیە جەدیدەکەن. ئەمانە لە دیار بەکرا پەی بە دانانە زەرورەتە دەوڵەتە شیعە ئەدەن و ئەوونە شیعە. ئەوەنە معرفەتیان بەرامبەر بە شیعە نییە و شناختیان بەرامبەر بە شیعە نییە. ئەچن لە بەنی ئامرە لوبنان هەرەو جێگەوە شێخ عادی هاتکە کە ئیزیدی دروست ئەکە. هەل لەو جێعە ئەلامە مەجلیسی و جەماعەتی کولەینی و ئەمانە تێرن کە بێن فقه شیعەیان بۆ بنووسن. فقه شیعە و مناسکە شیعە دەقا و دەق کۆپی کریاگە لە مەسیحیانە ئۆرتۆدۆکسی. ئەمانە بە حوسەین ئێژن سارە الله. مەسیحی بە مەسیح ئێژێ سارە الله، ئێژن خوێنە خوا. چون مەسیح وەختێ لە قەد سەلیبا بوو بە شمشێر دایان لە پەهلووی لە تەنیشتی سکی دڕیان خوێنی ڕژیا بە قەی سەلیبەکە وەوتیان ئەمە خوێنە خواست. بۆیە توت ئەوێنی شیعە ئەمە هەم ئەدا لە حوسەین هەم ئەدا لە فاتمە بە پەهلووی شەکەستەی فاتمەی زەهرا قەسەم. تۆ کۆپی مەناسمە دەسە حەزرەتە عەباس سینە لێدان خۆ ئەحەڕک هاوێشتن مەراسمێکە کە مەسیحیان لە مەرگە مەسیحا ئەیان کرد. کە ڕەوایەت مەسیحیەت ڕەوایەت جوولەکەس بۆ حەکە ئیمپراتوریەتە ڕۆم. ئەم تاریخە جەعلیە تحتە ناوە سەفەویە و نازانم حماسەهای مزەخرەف لە سەرزەمینێکا کە نە شاری واتیە، نە بازرگانی واتیە، نە پوڵی هەست، نە تەجەموعە سروەتی هەست، نە پێگەهای سەنعەتی هەست، نە تۆ لەشکەرێ معلوم نیام لەشکەرە کێ تەجهیزی ئەکات تەسلیحاتی لەکوێ تێت. چەند نەفەر ئاسنگەری واتیە ئەم سەرزەمینە کە ئەتوانێ هەزاران چمچێرە فولادی دروستکە.
معلوم نییە مشتێ داستانیان داگەسە دەمە یەکتریوە ئێمەش ئنگار لە خەوە زووسانیە هەڵبسین نازانین چه خەوەرە نازانین چه اتفاقی کەفتگە ئێمە نە دەوڵەتداری ئەزانین نە ئەزانین دەوڵەت چه شکلیە نە ئەزانین نظام سڵتە چه شکلیە نە ئەزانین کورد کێز فکرەکەین هەرکە شەرواڵێکی گوشات ئەکاتە پێی کووردە تۆجۆکەن تۆ ئیسرار ئەەکەی لە حەفز ماهیەت وەختی ئێژی فەرهەنگ تۆ نازانی فەرهەنگە کوردی چییە فەرهەنگە کوردی ئەوێت تۆ شەرواڵ بعد تۆ قوتبەی سادقیت بۆ دروست ئەکەن قوتبەی سادقی تێت نەماوەتە هەڵپەڕکەیە کوردیت بۆ دەرتێ چۆپی چییە و عیوکردن چییە و ئەمە چییە قوتبەی سادقی بۆتی لەسەر هەڵپەڕکە ئەوێسێت و نەمادی لێ دەرتێری وەلی تو ناوێنی هیچ کام لەمانن لە هیچ مناسکێکی کوردیە شمشێرکێشی قارەمانی پاڵەوانی بوێربوون شجاعبوون لە دوژمندان دەربێرن نا لەمە حیزی و دزی و عشق بە مەمک و عشق بە ناوگەڵ و مردمانە ئەلەکی خۆشێکی هەڵقونکەکەر دەرتێرن تۆ کاورا وەختی بەحسە فەرهەنگە کوردی ئەکا نایژی فەرهەنگە کوردی یعنی سوڵتە ناپەزیر بوون یعنی ئینسانێک کە لە بەزەییە کوردیە ئەچێت بەرەو کوردیەت ئەمە نایژن بە تۆ کوردبوون چییە؟ کوردبوون شەرواڵێکی کوردی خشتە گوشادی ئەحمەقانەس کە کاورا وەختی زەوقی هەڵەسێت دەسماڵێ ئەگرێتە دەسەوە وەکو مەیمون هەڵەخاتەوە جا ڕۆن ئەمە سوارەکەن بە داستانە قەدیم و ئێمە ئاگر پەرست بووین و ڕوومان ئەکردە خورشید و خوارمان خۆش گەرەک بوو عاشق و خوار بووین کۆرە براکەم ئەمە ئەکتشافاتە تون نییە ئەمە داستانهای جوولەکەس ڕەوایەتی کە لە تەواو منتەقا کریاگە ئەوە ئێمە وا هەڕیەخین و دایەخین و ئەمە یعنی ئەمە تو ئەوێنی هیچ کام لەمانەی کە بەناوە کورد خەریکن قسەکەن لە دڵ ئەم فەرهەنگە کوردیە حتا وەکو شەرەفنامە بابەجان شەرەفخانە بدلیسی لە ئەووەڵە شەرەفنامە وا ئەنووسێ ئەژێ کورد مردمێکە کە هیچ کەسێک ناتوانێ باجی لێ بگرێ کوردستان سەرزەمینێکی سەعب العبورە کە بۆ هیچ گەردەنکەشێک لە تاریخە سەرف ناکا پەلاماری بە چون ئێژێ تەپە تەپە شاخ بە شاخ لەگەڵە خەڵکە کۆچەریەم سەرزەمینە لەگەڵ لادیەکانی دەرکەفێ ناتوانێم کارم بکە بعد تۆ براکەم لە پڕێکا شاهدی مشتی پوفیوز تحت ناو شەڕە چاڵدەران ئیمپراتوریە عوسمانی بە عنوانە خلافەت جیهانە ئیسلام پەلامارە ئوروپا ئەدا 3 دەحفە ئۆتریش بە تۆپ وێران ئەکا بەڵام نایە ئەسفەهان بگرێ نایەت ئەم شیعە ئەم دوژمنە دەرونیە ئیسلامە ئەم خەلیفەی گەوادە مسلمینە نایەت ئەم ڕافزیە چەپەڵە لە ئەسفەهانە بیگرێوە لە سێدارەی بە وەلێ مەحموودی ئەفغان بە 2 چەقانە تێت وە سلسلەی سەفەوی لە بینەوە مەحموود ئەفغان کاورایە ئەفغانی خوازانی لەکوێن نە تەمەدونی هەز نە لەشکری هەز نە لەشکریانە جەڕاڵ و یەنیچێری و سوڵتانە عەزیم و شەعر عوسمانی هەز سوڵتانە عوسمانی بۆ نایە سەفەوی لە بین بووە وەلێ ناگەهان مەحموودە ئەفغان لە کێوەکانە تۆرۆبۆرۆ دا ئەوەزێت لە مورچە خۆرد ئەسفەهانە 2000 شەقع لەقنە شاو سوڵتان حوسێنە سەفەوی کەس لە خۆی ناپرسێ سوڵتان عوسمانی چۆن قبوڵ ئەکا ڕەوایەتێکی تر لە ئیسلام بێرن کە ئەم بە ڕەوایەتی نیشکەسە جێگەی محەممەد المستەفا لە خۆی ناپرسێ ناگەهان ماجرای جەعلە شەڕە چاڵدوران و ئەمانە داگیانە لێ یەکتر و پەیکەرەیە ئەم کوردستانە کاکە ئەمانە بۆ هاتن وتیان کوردستان جێگەیەکی بچووکە ناوی کوردستانە هاتن جەعلێکیان کرد لە زەمانە سەلجوقیانە و وتیان ئەم منتەقە کە پێئێژن کوردستان لە زەمانە سوڵتان سەنجەر سەلجوقی و وتیان ئەزبەهار هەمەدان بەباعەت کوردستان است کاکە هەر ئەمانە هەر ئەم شیعانە ناگەهان تاریخ کورد مەوجود نییە
ئەچن ئەگەڕێن و ئەمە پێژن کوردۆئین و کوردە ئاتوو ئەمە هێرۆدۆت وا ئێژیت و کورد معلوم نییە ئەمانیانە لەکوێ هاوردگە کورد غەیبە ناگەهان سوڵتان سەنجەر ئێژی ئەسبەهارە هەمەدان بەبعد کوردستان هەست ئێوە تەوەجۆکەن بەم مەڵخەمە بەم کەسافەتە کە دروست کریاگە ئەم سەرزەمین و کوردستانە کورلەن لەبین چوو کریا کوردستان کوردەوار کریا کوردستان ئێستا حاکمانە شیراز کێ بووگن شوان کارەکان بووگن طبق مەقدەسی تاریخە مەقدەسی جوولەکە شوان کارەکان بووگن دەنگ خودە ئەم ئاغایە کەریمە سەنجابیە مەوجودە کەریمە سەنجابی دکتۆر کەریمە سەنجابی دەنگەکەی مەوجودە ئێژێ ئیڵە سەنجابی لە منتەقەی فارسۆتێ منتەقە ناوی فارسە تێت لە منتەقەی قەسر شیرین و مایدەشت و ئەوانە تا ئیمتدادە مەندەلی حەوزەی قودرەتە ئیلە سەنجابیە ئەمانە ناوێتەوە جێگەیە کەشمەکەش ئێمە حاڵیمان نییە چەخەوەرە مشتی جوولەکە تحت ناو جوولەکەی ئانووسی شێعبووک تحت هاوردن ڕەوایەتێکی تر سەوارە بەرپەیکەرە ئەم ملەتە بووگە ئیستا ئەم جوولەکەی ئانووسیە کە بە دەوڵەتە تورکی و بە دەوڵەتە ئێرانی قەرارە دوو عنسر لەبین بوون عروبە و ئیسلام کوردیەت و ڕەهایی و ئومەت کوردی لەبین بوون و جوغرافیای عەزیم ئینسانە کوردی لە کەنارەکانە عەمان و تا دەریای ڕەش تا مەدیتەرانە لەبین بوون ئەمە چۆنی ئەکەن سەدەن چیرۆک و ڕەوایەتی لێ ئەدەن و ئەم مەردەمە مەشغوڵەکەن مردم بێسەوات مردم بێدەرک مردم بێدانش و حیچی نافەهمێ مردمێکی ئیگنۆر بووک مردمێکی فەرامۆش بووک مردمێک کە نەپێگەی قودرەتی خۆی ئەزانێ زەعیف وا لە ئوردوگا لە بین چووگە کردیان و مشەخۆر دەستیان لە زەمین بڕیگە دەستیان لە ئاو بڕیگە دەستیان لە اقتصاد بڕیگە دەستیان لە پوڵ بڕیگە بێدەسەڵاتی کەوت کەسی ژێرە دەسامانە ئێستا عیدەیەکە بۆ دروست ئەکەن تحت ناوە قەومە ئیتنیکی براکەم زوانە ئینتزاعی زوانە دنیای فکر فرم و ئیدئال ئەوەی ئەفلاتون بەحسیەکە یعنی زوانێک کە تۆ ئیتر لە ئیدراکاتە حسیە مستەقیم دەرەچی یعنی ئەوەی کە تۆ بە چاوەی وێنی بە گوێی شنەوی بە لووت بۆی ئەەکەی بە دەم تامی ئەەکەی ئەمە ئیدراکاتە حسیە مستەقیمی بێژن کوردیان لە حەدە ئیدراکاتە حسیە مستەقیم هێشتگەسەوە ئەوەی کە پیان وت قەومە ئیتنیکیە کورد لذا جەهانە فۆرم و جەهانە ئیدە کە لە زەهنە ئینسانە کوردیە بە زوانە گۆرانی کاکە زوانە گۆرانی زوانە کەتابەتە ناوی کوردی نییە ناوی گۆرانیە زوانە دنیای فۆرمە ئیدەس ئینتزاع فکرە ئەمە مەفاهیمی بوو مەفاهیم و لە تەمامە فەرهەنگهای منتەقە کە ئەندێشەیان تۆلید کردو چمکیان دروست کردو چمکیدا پێیان و چمکی لێیان گرت ئەم زوانە ناوی گۆرانی بوو جوولەکە هات ئەم زوانە بگۆڕێ و زوانە یەدیشە فارسی پێ دروستکە دەستکاریکردنە زوانە گۆرانی فرە ڕاحەت بوو زوانە گۆرانی زوانە هیبریدیە تەرکیبیە یعنی من جافم بەڵام وەختی مەفاهیمە دنیای فۆرم و ئیدەکان ئەگرم گەرەکمە قسە بکەم سەوارە بەر لەهجەی جافی خۆمیەکەم تۆ بۆیە ئەوێنی ئەحمەدی خانی لە دووبایەزید و وەختی مەموزین ئەنووسێ تۆ مەموزین و بابا تاهر بخەلا یەکتری و حاڵیەوی لێیان تۆ وەفایی بخەلاوە لێ حاڵیەوی تۆ بەم دەسە بچوو ئەزانی سەعدی حافظ ئەمانە گشتی جەعل کریاگەن متونە گۆرانی دزیاگە و جەعل کریاگە ناویان لێداگە گۆڕی گیانە لە تەیە 300 ساڵە گوزەشتە ئەم کاریانە کردگە شاهنامەی فردۆسی 180 ساڵە پێش یا 120 ساڵە پێش کۆمپانیە هند شەرقی چاپی ئەکات کۆمپانیەکەی بریتانیا لە هندوستانەوە چاپی ئەکات کاکە گیان فرەیەک لەم خۆراکە ئێرانیانە هندیە پڵاو هندیە کاکە حەلیم هندیە هندی بڕۆن بپرسن فرەیەک لەم کەلەماتە هەمە هندووگە
دیکشنەری زوانە فارسی لە هند ئەنووسریە وەڵڵەفە لە هند ئەنووسرێ تەوتەئە چییە؟ تەوتەئە ئەمەسە زوانە سەرزەمینە کوردەوار لەبین بوون کە حیتەیە تەمەدونیە ئینسانە کوردی و ئومەتە کوردی لەبین چێت تۆ بەم دەسە بەلوچ بەختیاری لۆڕ لەک مازەنی گیلەکی گشتیان وەختی ئەڕۆنە ناوە دنیای معرفە دنیای خیال بە گۆرانی ئەنووسن متونە ئەمانە بە لەقەی یەکتریۆ گشتی یەک مەفهومی هەست چون تۆ وەختی تماشای ئەندیشەکان ئەەکەی نەحلەیە فەلسەفەی ئەفلاتونی ئەرەستوئی جەهانبینیە کە تێتە دەرۆ ئەمانە وەختی قسە ئەکەن زوانە مێتۆدیکە ئەوانە بەکارەوەن دەوڵەتی جوولەکەی ئانووسی مەشیە چی بکردایە مەشیە بەهاتایە حەولە مەحوەرە قەومە فارسێک کە دروستی ئەکا زوانێکیشی بۆ دروستکە زوانەکە چییە؟ زوانە یەدیشە جوولەکەی ئانووسی کە حەکە کامەی کردگە حەکە گۆرانی کردگە دێخوا من ناکری ئیستێشە کوردێ دروستکەین دەنا عیدێ ڕازەونۆ لێمان کورد مەوجودە مەفهومەکەی مەوجودە باشترە ئەم کوردە کاکە گیان خودە شەرەفنامە ئێژێ لۆڕ کوردە ئەم شەرەفنامەی کە دەستکاری کریاگە لۆڕ کوردە ئەمڕۆ بۆ لۆڕ خۆی بە کورد نازانی کورەکاکە هەروە جاف کوردە هەروە گۆران کوردە هەروە هەورامی کوردە هەروە کرمانج لێ پرسێژی تۆ چێژی ئەس کرمانجم ڕاز ئەکا چون کوردیەت مەرتەبەیەکی عالیە کە کرمانجێ تێیا سلوک ئەکاوە بە کوردیەت ئەگا لوڕێ تێیا سلوک ئەکاوە بە کوردیەت ئەگا تەوەجۆکەن لەمە ئەمانە هاتن وتیان ئێمە زوانێکی کوردیمان هەست ئەم زوانە کوردیە کامەسە چون دەستیان نیا سەرە دوا کەوتوتەری منتەقەی کوردەوار منتەقەی موکریان عیدەیەکیان هاورد بە کریگیراو کە ئەمانە بێن بۆ کورد تاریخ سازی بکەن خانەوادەی قازی خانەوادەی ڕەشید یاسمی خانەوادەی هەژارە موکریانی هێمنە موکریانی هەژارە موکریانی مستەقیمەن قاچە خاتە سەراوەی کە زوانە کوردی بە کوردی تەرجمەکاتەوە تێت زوانە گۆرانیە ئەحمەدە خانی تەرجمە ئەکاتەوە بە موکریانیە کە هیچ مەفاهیمە ئینتزاعیەکی تیانە نە دنیای فڕمی هەست نە دنیای ئیدەکانی هەست نیسی لە زندگی اجتماعی مردم و مەڕووماڵاتداری و باخداری ئەستفادەکە ئەمە بووە ئەکا لەبەرەوەی سەرزەمینە کوردستان حەپەلوشکە بیخوا مشتێ ئینسان کۆ بکاتۆ لە جێگەیەکە بە ئیختلافات زاراوە و لەهجە و ئەمانە بێژە زوانە موکریان زوانە کوردیە و حەولە ئەمە جائیستە دانیشێت شتێ بەناوە ناسیۆنالیزمێکی نەنووسریاگە قەومی ئتنیکی لە مؤسسات و ئەنستیتوهایە تحتە ناوە حیزب و موڤمنت و جریان تعریف کاتەوە تۆ لە کاتێکە ئەوێنی کە سەرانە عەشایر و قەبایلە ئەم کوردە لە مەسر و وەختێ دائەنیشن ئەمانە جەلسە دانێنم سەرزەمینە بە قەبارە بگرن یعنی لە ئەسەمبڵۆ بیگرن حتا عەمان ادعای ڕەهبەری و حکوومەتیان تێ بەڵام بە تەوتەئەهای کێ ئەکوژرێن بە تەوتەئەهای بریتانیا ئەکوژرێن نابود ئەون تاریخێکی مەخدوش دروست ئەکەن ئێمەمانانێ بێ هوڤیەت بێ ڕیشک بێ ڕەگ دروست بووین کە دروست بووین ئیستە ئەمانە خەریکی پرۆژەی بەعدین کە بە تەورە مطلق کوردیەت نابود بکەن ئیسلام و عروبە نابود بکەن ئەم پرۆژە کامە پرۆژە پرۆژەیە ئێران گەورەی فەرهەنگی کێ ئەم ئێرانە گەورەی فەرهەنگیە تەبلیغەکە بچن تا من کونەکانی بە ئێوە بێژم فەرهاد سەنگاوی تحتە ناو زەرتوشتیگەری گوویندەکەی یەکێتی وا لێی داعەکە فێ بکەی خەسرەوی لێ تێتە دەر و میدیای لێ تێتە دەر و حوڕمەزدای لێ تێتە دەر و ئەهورە مەزدای لێ تێتە دەرەوە
پیر فەرهاد وا لە سلێمانی خەریکی زەردەشتی گەریە مەریوان هەڵەبجەی وا خەریکە ئەدا لە ئیسلام سنی ئەمما نەجەف کەربەلا عەلی ئیمامی ڕەزا ئیمامان شیعە ئیمامی مەهدی ئاخر الزەمان مەسایە مەسیح کەس دەسی بۆ ناوە وەلێ مەکە تەعتیل داشیان کرد کە بەسەر محەممەد و داناوەزنە سەر مقدس دینە مقدس جوولەکەی پۆفیوس کە تاوە چەپەڵەکان بێرن بیخوێنەوە بۆ تۆ یەک هۆڤیەت کلی هۆڤیەتە ئیسلامە سونیە گەرەکیانە لێت بسێنەوە بتخەنە دامەنێکی زەرتوشتیەت لە دامەنە زەرتوشتیەتەوە سەرت ئەچێتە ناوە داستانە یارستان و بەکتاشی و ئەم ئەلەوی بازیەی پەکەکە ناگەهان ئەکەویتە باوەشە شێعەیە 12 ئیمامی وەلایەتە فەقیه چه خەریکام کارانەکە تمام جریاناتە سیاسی اجتماعی ئەنستیتوهایە کە دەوڵەتە جوولەکەی ئانووسی کورەمە کارە غەربە خۆ کارە مشتی مەڵای جوولەکەی بە کلێ گیراوە هەمانە نییە کارە غەربە کارە بریتانیاس کارە ئەمریکا ئەم بەرنامانە دائەنی ئێمە منشەقمانەکە دەممان ئەمڕۆ ئێمە قبولمان کردوگە دانێ شەرواڵەپەی تێ هەڵدریاگە بێ ئەخلاقە هاڕیاگە بێ کەرامەت کوردە بەڵام دەستمان هەڵگرکە لە جێگەیەکا کە ئەمانە پێشن بەلوچستان و ئەمە سەرزەمینە ئێمە نییە و حەوزەی تەمەدونیە ئێمە نییە ئەمە ئەمانە تەحتە ناوە ئێرانە گەورەی فەرهەنگی کاریان بە زوان نییە نه بەنەزەرە ئەوان دانەیە بەسرەیی دانەیە ئەفغانی بەشێک لە هندوستان تاجیکستان تورکمەنستان ئازەربایجان تەواوە خاکە تورکیە ئەمە گشتی حەوزەی ئێرانە گەورەی فەرهەنگیە و تەختە یەک ئیمپراتوری و یەک شاهنشاهی بە تەفەکر ئێرانی ئێشە ئیدارە بکرێ یەکدانە کوردە پۆفیوز نامێنی بێت لە بەرامبەر ئەمە مەوزع بگرێ ئێمە تێن ڕەوایەتە خۆمان لە کوردبوون بەحسەکەین کاورە توێژی وان نییە وەلی لە ڕەوایەتە ئێرانیەتی قبول کردگە لە سلێمانی دانیشکە قبولی کردگە قبولی کردگە مشتێ جوولەکەی ئانووسی و کوورشە کەبیر و دیاعەکە و دەوڵەتە گەورەی ئێران و قەپی کردگەوە سەری ئەمە ئەمیش هەڵەخاتەوە دەورەی ئێران لە عەسڵا چیە ئێران ئەمەی مەحسوور کردگە کەنیشکە زەریف و فاحشەی لەشفرۆش هایدە و مەهەستی موزیکە قڕە بابا کەرەم جەمیلە و سمتە زەریفەکانی ئەمە بەمە ئێژی تەمەدون بەمە ئێژی قودرەت جاتۆ ئالەگرا ئەچیتە ناوە کۆلۆنیە سەلەبریتی و فوتباڵیست و مەکاتبە مختلف فکری و مؤسساتە هەڵقوڵیاگە ناوە ئەم جێگە پێژن کوردستان مشتێ فەحەی دەهاتی دواکەوتگە بەکری گیراوانە منتەقە بوگن و نوێنەر و دەرچەرمگی کوردستان ئەنووسن و دەمەقۆپانە حیز بێ دەرپێکەنە پێ ئەمە بەلایەن و ئەوێتە کوێ کوردستان و کوردایەتی مشتی بێ بەرودوای بێ فەرهەنگە بێ وجود ئەم سەرزەمینە هەڕاجەکە دانێ تێ هەڵدریاگێ و ناتوانێت دەسی چەپ و ڕاستی خۆی لە یەک تەشخیص بە ناتوانێت دوو کەلەمە قسە بکە بەناوە ملەت و کورد و قسە ئەکا و سەرزەمینە کوردەوارە ئێمە نابوود ئەکا حەماقەت ئەکا لەسەر ئەمەی کە ئەمە کوردستانە یەکێتی و پارتی دەسەڵات و کوردین پەکەکەی حەیزە ئێران حیزبە کوردیە جەلای زادە چووگە مەتنێکی نووساگە ئەم مەتنی جەلای زادە احتیاجی بەکردنەوە و بەوازکردن هەست من ئێمشەو بە کاتە بریتانیا ساعتە 12:30 شەو مەجبورم بێم ئەم مەتنە تیکە بخوێنمەوە ارتباطاتە ئۆرگانیکە تەمام ئەم مؤسساتە لە بەستەرەی یەک گفتمانێک کە بەرەو نابودی کوردیەت خاوەرەمیانە ئەچێ تحتە سەیتەرەیە کۆرپۆریشن یعنی تعاونی بنگاه ماڵیە ئێرانی تەوزیعی بەم ڕەبت و ارتباطە سازمانی ئەمانەتەکە یەکتریە
ناسر ڕەزازی و حیزبی دموکرات و کۆمەڵە و یەکێتی و پارتی و پەکەکە و جەلالیزادە و جبهەیە متحد و کورد و فەرەحمەند و فدراڵیەکەی گشتیان و شۆرای گوزارە بە دموکراسی و ئەم ئێران بازی و ئێران دووستی و عاشق ئێران بوون و شیعە پەرستی و هەڵخستنە من ئەمشەو بە وردی باسی ئەەکەم. ئەمانە توانی گیانە بە ژەڵەژاندنە فەزاکە و ئەحمەقکردنم مردم و دەمکوتکردن و بێدەسەڵاتکردنم مردم و مشتی پوفیوزە دەمە قۆپان لە پێ بە شەهەوات خۆیان و سوارە بە شەهەوات مردمکردن قرارە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوار نابود بکەن لە پرۆژەیەکی 300-400 ساڵە بە سوورەتە سیستەماتیک تەیە 100 ساڵ ڕابردوو. ئەمشەو ئێمە تێنە سەرە پەدیدەیە جەلالیزادە. ارتباطاتە ئەمانە قوتبەی سادقی، زیاءالدینی، قەهرەمانە ملی، بەهمەنە قوبادی تێنە سەرە تەمامە ئەمانەی کە دروست کریاگەن و قسە ئەکەن لەم کوردەوارە. تێنە سەرە بارام و وەڵەتبەگی، تێنە سەرە مەلا بەختیار حکمەت ئاغا دا بچن بنەچەقە ئەم مەلا بەختیارە دەربێرن بزانن جوولەکەی ئانووسی هەزیانیە. ئەم کاورایە خەڵکە خانەقەینە کە ئیدعاءەکە شیعە نیە و سونیە. خودت کتمانە ئەمە ئەوەی کە تو شیعەبی هیچ ئیرادێکی نیە لە دایک و باوکێکی شیعە بوویت، وەلی تو بی درۆ بکەیت، تەقیە بکەیت، کتمانە ئەمە بکەیت. ئەمە نیشان ئەدا تو داستانێکە وا لە پشتا مەلا بەختیار. مەلا بەختیار تێنە سەرە ئەمانە کێن؟ تەوتەئەکەیان چییە لەم سەرزەمینە ئێمە؟ قەرارە چ اتفاقی بۆ ئێمە بکەفێ؟ متونێک کە ئەمانە ئەینووسین کورە جەلالیزادە مەتنێکی نووساگە تەنها ڕاهە ڕەهائیە کورد شیعە شدنە. تەنها ڕاه یەک ڕێگە، فەقەت یەک ڕێگە، ئەویش ڕەهائی، نە سەعادەت نە خوشبەختی. ڕەهائیە لە چی؟ مەتنێکی نووساگە 4-5 مانگ پێش من تێم ئەم مەتنە ئەەکەم و وازی ئەەکەم ارتباطاتە سازمەندەهی کلیاگ و ئۆرگانیکە ئەمانە تەک یەکتریان مەترحەکەم تا دەرکەفێ ئەمانە چێکاران، کێ ئەمانەی کردگەسە و دەم چەرمەک، سەوادە ئەمانە وا لە چه حەدێکە، کامە دەرک و دەریافت و زەحمەت لە تەعریفکردنەوەیانە داگە. تۆ چۆن کاورای کورد قبول ئەەکەی کوڕە دیاکۆی دیاکۆ نە تەختی هەز، نە تاجی هەز، نە قەسری هەز، تۆ قبول ئەەکەی کوڕە کوورشی، نە سەربازخانەی هەز، نە پێڵی هەز، نە کاخی هەز، نە مەستەراوی هەز بچێتە ناوی ئەم سەگ باوکە، نە شاری هەز، نە بازاڕی هەز کە تیا بازرگانی بکە، نە خوتوتە ئێرتباتی هەز، نە جادەی هەز. ئەخ نە هۆتێلی وا لە بەینە، ئەخ ئەم کالا چۆن هاتکە، چۆن چووگە، چۆن باشتە سروەت بووگە، ئەم ئاسنە لەکوێ ئستخراج کریاگە، لەکوێ تاویاگەسە و لەکوێ کریاگەسە شمشێر، سپەڕ، نەیزە، تیرروکەوان، دەکوێ ئەم لۆجستیکە دروست بووگە، ئەم ئیمپراتوریانە هاتنە دەرۆ معلوم نییە. بعد تێ هەڵدریاگێکی وەکو فەرهادە سەنگاوی ئەوە نەوەی کەیخەسڕە و لە ئەهوڕەمەزدا کۆرە دانیشە حەپە حەبکەرە تێ هەڵدریاگە پۆفیوز کورە ئەمانە کاکە ئەمانە ئەم سەرزەمینیانە نابود کرد، ئێمە گرفتار بووگین. دانێ نییە سوعالکە لەم پۆفیوزانە. کاوراش لە جێ خۆی دانیشکە بێسەواد، ئەحمەق، قاڕیاک، فیتە ئاغایە سەنگاوی تحریکی ئەکا و هەڵەسێت و داوت دوودانە سوعال لە خۆی ناکام ئەحمەقە. نەئەزانێت دەسەڵات چییە، نەئەزانێت سوڵتە چیە. تەمامە ئەمانە دایانگرکە سەرە فەرهەنگە کوردی، فەرهەنگە کوردی. فەرهەنگە کوردی کە ئەمەسە چییە؟ شەرواڵە؟ دەمە قۆپانە یەکەیتە پێ هەڵپەڕکەس، قڕە قردانە، سمت هەڵخستنە. ئەمە فەرهەنگە کوردیە. سنەت و کوردی خەتەنەکردنە، خەتەنەی ژنانکردنە، سنەت و کوردی، نەریتە کوردی. چۆن ئێوە لە دڵ ئەم نەریتە کوردیە قارەمانێتی و شمشێرکێشی و سەروەری و سەڵاحەدین نایەرنە دەرۆ، وەلێ تا دڵتانگەرەکە جندە، ئەنتەر، متربە پا، حەوزی، چاوش، تۆخمە جوولەکە، تۆخمە قەرەچ دەرتێرنێوە.
وەڵام مردمە کورد مردمێکی ئەلەکی خۆشی تێ هەڵدریاگی ئەحمەقی دواکەوتگی بیرنەکەری دائیمە هەڵخەری دەسماڵوە دەسۆگرتگی هەڵخەر ئەمە سە نمادە هەڵپەڕکەی کوردی خەیج باوانە کەم ئۆخەی وەشان ئۆخەی ئەمە نەمادە ئەمەسە چۆن ئەم فەرهەنگی کوردیە ئێوە تعریفی ئەکەنەوە ئەوێتۆ حیزی دزی تێ هەڵدریاگی نۆکەری تاران نۆکەری بەغا نۆکەری ئەستەمبوڵ چۆن ئەمەی لێ تێتە دەرەوە چۆن ئەمەی لێ تێتە دەرەوە کامەسە ئەم فەرهەنگی کوردیە ئەم نەریتی کوردیە کامەسە دەی تێنە سەرە ئەمە ئەمشەو من مەجبورم کار بکەم مەجبورم لەم دەورانە کۆرۆنا بچم کار بکەم تەمامە زندگی من بووگەسەوە کار بۆیە مەجبورم دێر وەخت بیکەمەوە ئەگەر ئەوەنە وجدانتان بێ ئەم دەنگە ئەگێڕن بە ناوە ئەم مردمە کوردە بفەهمێت چی لێ ئەقۆمێت لەم شەو سەعات 12:30 بە کاتە بریتانیا 1:30 بە کاتە ئەوروپای مەرکەزی 4-5 بەیانی داوەزینە سەر ئەمانە ئەمە 3-4 سەعات دیبەیتی گەرەکە دانیشی 3-4 سەعات کاورە بە منێژێ بیکەرە 10 دقیقە 5 دقیقە کورە کاکە ئێوە مەحسوڵە دنیای 10 دقیقە و 5 دقیقەن بۆیە ئەوەنە سەتحین بۆیە ئەوەنە ناحاڵین بۆیە ئەوەنە نەفەهمن چۆن من تاریخە ملەتێک بکەمە 5 دقیقە چۆن من میزانە فەساد دەوڵەتێکە بە ملیاردها دۆلاری خەرجکردگە مردمە ئێمە فاسدکە فاحشەکە بێ ئێرادەکە من دانیشم بە 5 دقیقە تەواویکەم چۆن نەکرێم اتفاقە چۆن نەکەوێ دەی ئەی تۆ بۆ تااقەتە تەسقین خەیتە پاڵا بە دیارە فیلمێکی پۆڕن 3 سەعات دانیشی بە دیاری چرت و پرتێک و موزیکێکی مزەخرەف و چاوشێک و گعدەبازێک 4 سەعات دانیشی تەواوت زەهنت پڕە لە کەسافەت پڕە لە درۆ پڕە لە نەزۆکی لەذا کاکە گیان ئێمە ئەمشەو بە وردی تێنە سەر داستانە ئەمانە واجبە سەرشانتان ئەگە کەرامەتتان هەست ئەگەر خۆتان بە مەسئول ئەزانن ئەم دەنگە بگێڕن کاکە ئەم دەنگە بگێڕن با ئەم دنیا بزانێ ئەم کوردە دەز ئەوە شوێنێ ئەم کوردە ئەزانێ چه خەوەرە ئەم کوردە نایەڵێت ئەم سەرزەمینیە لێ بوون ئەم وجودیە لێ داگیر بکەن نابودی بکەن دایەوە خۆش